بەڕێبەراتی گشتی ڕۆشنبیری هونەری سلێمانی بەشی هونەری شانۆ و کۆمەڵی هونەرە جوانەکانی کورد مەڵبەندی گشتی سلێمانی شانۆیی سڕینەوە نمایش دەکات. ئەم شانۆیە لە نووسینی عەمار سەیفۆ لەلایەن هونەرمەند شەماڵ فەمی ئامادەکراوە و کاری دەرهێنانی بۆ کراوە. بڕیار وایە ئەم شانۆیە لە بەرواری 1 تا 3 لە هۆڵی کۆمەڵی هونەرە جوانەکانی سلێمانی نمایش بکرێت. هەرگیز لەگەڵ معجیزەکانە کۆ نابینم. بوەستم لێ ناگەڕێم بوونم لەناو لە بوونەتان سەر. لەوەی چیتر نووسی؟ بێزار نەبووی لە نووسین؟ وا دیارە تۆ بۆ قسەکردن لەسەر ئەم بەرهەمە شانۆیە نوێ لە ستۆدیۆ میوانداری هونەرمەند شەماڵ فەهمیمان کردووە. کاک شەماڵ بەخێر بێیت. سپاس کاتی خۆت بێمە بەخشی. زۆر سپاس. کاک شەماڵ با سەرتا لەوە دەست پێ بکەین ناوەڕۆکی ئەم شانۆیە. ئەگەر بۆمان باس پێ بکورتی. شانۆی سڕینەوە خۆی لە سەرەتایە ناوی شفت و دلیتە هین و سەر عەمار سەیفە ڕەفیقم خەڵکی ناسریەیە. بە شێوازێکی تازە لە نووسین ئەم کاری نووسیوە. ناوەڕۆکی شانۆیەکە بازەوە کاکە نووسەرێک ئەو کەسایەتیانەی کە خۆڵقێنە لە زەهنیا دێنە بەردەمی حیوارەکان لەگەڵیە. لە ئەنجامە ئەو کەسایەتیانە لە نووسەرەکە تووشی جۆرێک لە بەریەکەوتنە بن ئەویکی دوایی بۆ بینن. کاک شەماڵ ئێمە لە ئێستا زیاتر بایەق بە دەقی بیانیین یاخود دەقی کوردی لە کاتێکە ئەمە دەقی کوردیشمان زۆرە. دەقی کوردیمان هەیە بەڵام بازە جارێک تۆ دەقێک شەرت نییە کوردی بێلوانی نووسەرێکی عەرەبێ یاهی بیانی بێت بجوڵێنێ بتوانێت خیان لەگەڵ بارودۆخی میلەتەکەتە لەگەڵ ئەوە بگونجیا بتوانێت خەیاڵەکانی تۆ بجوڵێنێ و کاتە تۆ ئەتوانی بەو شێوەیە هەڵی بژێری هەڵبژاردن پەیوەندی هەیە بەوەی کە دەرهێنەرەکە تا چەند ئەو دەقە کاری تێکردو. بەڵێ کاک شەماڵ بۆ بە دیاریکراوی سێ ڕۆژ بۆ بە دیاریکراوی سێ ڕۆژ هەندێک کاری تایبەتی خۆمان هەیە. بەڵێ دوایی بەڕاستی نەمان نێشتووە جمهورەکە پەرتەوازە بێ ئێستا زۆر جار ئەکرێت مەسەرەن نمایشێگەکرێ بەڵێ ڕۆژ ژمارە ڕۆژەکان زۆرە بەس ژماری بینەرەکان کەمە بە لە سێ ڕۆژە بینەرەکانی خۆمان کۆکەینەوە و دوای ئەوە بەنیازین کاری ینی هەرم شانویە کاری تری لەگەڵا بکەین و شوێنی کەشی جا من ئەمە بەسمە پرسیارە بوو ینی بەنیازن لە داهاتوودا بەشداری فستیڤاڵی پێکەنچ لەسەر ئاستی هەرێم بێ یاخود عێراق بێ یاخود دەرەوەی عێراق بێت بەو هیواین کە و کاریشمان بەو شێوەیە کردووە کە ئیشەڵڵا بتوانین بەشداری لە فستیڤاڵەکانی ناو عێراقیش بکەین و ئەگەر بکرێەوە دەڕۆشی بەری ئێمەش نەفەساییشمان بەهیوان. کاک شەماڵ زۆر جار باس دەرێنەر معاناتی لەگەڵ هۆڵە هەیە ئەڵە کەم و کورتیمان هەیە لە ناو هۆڵە جا نازانم کاک شەماڵ ئەو گلەی هەیە یان ئێمەش کرد و کۆمەڵی هونەرە جوانەکان کێشەی هۆڵمان نییە. بەڵێ یعنی هۆڵێکی زۆر چاچی پرۆفیشنال لە بەردەممانە و کاتی پرۆڤۆ نمایش بە ئارەزی خۆمان. بەڵێ ئەوەش فەزلێکی گەورەیە بۆ کۆمەڵی هونەرە جوانەکان و بۆ هونەرمەندانی کە کاتی خۆی ویریان لەو کردۆتەوە پۆڵی کۆمەڵ دروستکەن بەبەرەوەی ئەمە و کێشەیەمان نییە. ئێمەش بە هیوان هیچ کات کێشەتان نەبێ. کاک شەماڵ چی بە دیاریکراوی لەو دەقەیە سەرنجی ڕاکێشایی بۆی تۆ وا بکەی ئەعدادی بکەیتەوە و کاری دەرهێنانی بۆ بکەیت؟ ئەکرێ لایەنێک لە نووسینەکە زۆر کاری لە من کردبێ ئەویژەوەیە تۆ شتێک ئەخۆڵقێنێتەوە خۆت سەیتەرەی کاملی بەسەرا بکەی خۆت هەموو شتێک خۆت بی بەڵام لە ئاخیرا ئەو شتەوا دەرناچێت شەرت نییە ئەوەی کە تۆ ئەتەوێ یا ئەوەی کە تۆ بینایەکەی هەموو ئەو شتانە بۆ خۆت بێت نەخێر جاری وا هەیە پێچوانی ئەوە یەتەوە ڕێت پێچوانی ئەوە دروستە بێتەوە لەبەرەوە لەم دەقە نووسەر هەوڵەیات شتێک کەسایەتێک بقڵقێنێ لەسەر میزاج و ئارەزوی خۆی بێ بەس بەو شێوەیە دەرناچی. بەڵێ کاک شەماڵ لەم وەرزی گەرمایە بەڵام جموجۆڵێکی شانۆیی لە سلێمانیا هەیە ئێستا دوو عەرزمان هەیە کارە نوێەکەی تۆژە بێ بەسێ سلێمانی بەوە بەناوبان سلێمانی دڵی شانۆیە لە کوردستان
ڕێز و حرمەتم هەیە بۆ هەموو شارەکانی کوردستان حتا بۆ شارەکانی عێراقیش بەڵام ئەو جوڵانەوە شانۆی تا هەڵگری نازناوەکەی خۆیەتی شاری ڕۆشنبیری و هوەر و ئەدەب بەڵێ سلێمانیە لەبەرەوەی ئەوە تا ئێستا لە ماوەی ئەم ساڵا بەستا ئێستا ئەمە نزیکی پێنجەم نمایشە لە شاری سلێمانی ئەنجامێری بەڵێ کەواتە کاک شەماڵبا ئێمە لەو وەڵامەشە پرسیارێکی کەش دروست بکەین سەرباری قەیرانی دارایی کە بەرۆکی هەموو کایەکانی گرتووە بەڵام لەگەڵەوە شادجێی دڵخۆشیە کە ئێمە کاری شانۆیمان هەیە من لێرە سپاسی بەڕێوەبەرەتی گشتی ڕۆشنبیری و هونەری سلێمانی و هەروە وەزارەتی ڕۆشنبیری کە هاوکارێکی کەمی ئیشەکی کردوین بەڵام ئەم هاوکاری واکای ئێمە نەوەستین ئێمە بەردەوام بین هەر ئەو هاوکاریانەیە هاوکاری کەسانی خێرخواز و باڵین کەسانی بە ئەمەکۆی کە خەمخۆری ئەو بوارن ئەتوانن شانۆ بەردەوام بێت لە سلێمانی پارەژ نەبێ دڵنیا بە شانۆ هەر بەردەوامە بێت چکە خۆشەویستێکی زۆر هەیە بۆ شانۆ عشقێکەیە بۆ شانۆ لەم شارەیە بەڵێ کاک شەماڵ من دوا پرسیارە ئاراساکەم بە پێی زانیاریەکانی من بەڵێ ئەکتەری تایکە یەکەم جارە نواندم کا لەسەر تەختی شانۆ بەڵێ خاتونێکی بەڕێزمان لە کە مەرحەلە چوارە لە سینەما بەڵێ یەکەم جارێتی لەسەر شانۆی نوێ پێش لەبەر کامەرە نواندنی کردووە سەرەتا زۆری ژە ترسا یەکەم ئەزمموی شانۆەتی بەڵام ئێستا ئەیبینن شەڵا بینەرەتوانم بڵم ڕەزامان دەبێت لەسەر ئەو نواندنی ئێمەش دڵیان هونەرمە شەماڵ فەمی سوپاس کە ڕاستەخۆ لە ستودیۆ لەگەڵمانە بوون دووبارە سەرکەوتوو بن سپاس بۆ شاشە جوانێک پرسان سەرکەوتوو بەرسپاس